کاک دکتۆر لە ڕوانگەی پسپۆڕی بەڕێستانەوە بۆچی بەشێکی زۆری تاقیکاران کێشەیان هەیە لە جەنەڕاڵ سکوڵ ئێگزامینەیشن؟ زۆر سوپاس لەوە پرسیارتەوە پرسیارێکە لەوانەیە 20 ساڵە لە مێشکم دەخولێتەوە چۆن گەمە ئەو ئاستە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە تا کاتێک گەیشتمە ئەو حالەتە کتێبێک بنووسم لەسەر جەنەڕاڵ سکوڵ ئێگزامینەیشن. تاوان سکوڵ ئێگزامینەیشن یەکێکە لەو تێستە گرنگانەی کە زۆرێک لە دکتۆرەکانی GIT دکتۆرەکانی جەنەڕاڵ سێرجن جەڕاح ینی نەشتەرگەری پێویستیان پێ هەیە و هەتا زۆرجاران دکتۆری هەناویش پێویستی پێ هەیە و دکتۆری منداڵان و زۆرێک لە دکتۆرەکان پێویستیان بۆ تێستە هەیە. ئەو تێستە لە کوردستان حەقی خۆی وەرنەگرتیە بۆ ئێمە دەمانێت لە ماوەی 2 دقە باس لەوە بکەین. سکوڵ ئێگزامینەیشن یەکێک لەو کێشەی ئەوەیە کۆمەڵێک ئارتیکڵ کۆمەڵێک شت هەیە لەناو ئەو تێستا کە پێناس نەکراون معروف نین و تۆ دەبێت لەو ئایتمانە بگەڕێک کە پێویست پێیان هەیە. جیاوازی ئەو تێستە بۆنەوە لەگە تێستی یورن ئەوەیە لە یورن هەموو ئەو ئایتمانێک کە ئێمە لە دویان دەگەڕین دەستنیشان کراون پێناسە کراون بەڵام دەستور ئێگزامینەیشن هەندێک ئایتممان دەوێت هەندێک ئارتیفاکتمان دەوێت کە دەمانەوێت بیان ناسینەوە بۆ شتێکێ بە ناوی سیدۆ پاراسایت کۆمەڵێک شت هەن وەکو پاراسایتەکانی ناوستول خۆیان پیشان دەدەن زۆر جاران تاقیکار ئەگەر ئاشنایەکی زۆری نەبی لە زانستی پاراسایتۆلۆژی تێکەڵیان دەکات. خاڵی دووەم ئەوەیە سکوڵ ئێگزامینەیشن گرنگی پێنەدراوە بە ڕەنگەکەی چونکە زۆر سکوڵ دەبێت خۆی ڕەنگەکەی یەلۆ بێ یەلۆ تووبراون هەر کاتێک لەو ڕەنگە گۆڕا کۆمەڵێک فاکتەری نەخۆشی هەیە کە دەبێت تاقیکار ئاشنای بێ کەواتە پێش ئەوەی فەحسی مایکرۆسکۆپی بۆ سکوڵ بکەین شتەکە پێدەین ماکرۆسکۆپی ئێگزامینەیشن یعنی تێستەکانی دەرەوەی مایکرۆسکۆپ ئەوانە کە هەتا ئێستا زۆر گرنگیان پێنەدراوە یەک لەوانە ڕەنگەکەی 2 pH ستۆڵ ئێمە دەزانین ستۆڵێکی ئاسایی pHەکەی ئەلکلاینە کاتێک کە ستۆڵ pHەکەی بۆ ئەسیدیک چ دەقەومێ فاکتەرەکان چین بۆ دەبێتە ئەسیدیک ئەوە دەبی گرنگی پێدەدرێ. جگە لەوانش هەندێک تێستی تر هەنە لە ستۆڵ دەکرێت بۆ نمونە فیکەڵ فۆپ پێدرێن فیکەڵ تێست کە لە ئەو کەسانەیەکەوە بڵەدیان هەیە خوێنانێ لەگە ستۆڵ هەیتمان فیکەڵ فات تێست ڕێژەی چەوری لە پیسایی هەیتمان کالپرۆتێکتین کێچێکە لەو تێستە گرنگانێک کە ئێستا زۆر دکتۆرەکانی GIT گرنگی پێدەدەن کە بوونی کالپرۆتێکتین یعنی بوونی نیوترۆفیل بوونی مەناعەت لەو شوێنە لە کۆلۆن لە ڕیخۆڵەکە ئەوش ئامرازێکە کە ئەوەیە کێشەی هەیە ئەوانە هەمووی لە دەرەوەی مایکرۆسکۆپین بەبێ ئامێری وردبین ئینجا دێنە سەر ئامێری وردبین کە خەڵکێک ئاشنای نییە لەبەر ئەو فاکتەرانی خوارەوە. یەک تاکو ستاندەری سکوڵ ئێگزامینەیشن پێناسە نەکراوە لە کوردستان و ڕێنمایی هەبوو گایدلاینەکە بی. دوو کەمی پاراسایتەکان لە کوردستان خۆشبەختانە ئەو فاکتەرە خاڵێکی گرنگە لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکین ژینگەی کوردستان ئەو پاراسایتانی کە لە ستۆڵن کە لە ڕیخۆڵەنە ژمارەیان کەمترە وەکو بەراورد بکرێت لەگە وڵاتانی ئەفریقیا و ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور و وڵاتانی ئەوروپا کە ئەوە شوای کردووە بەندەی ینی بابای تاقیکار زۆر ئاشنا نەبێ. خاڵێشتری گرنگە ئەوەیە لە سکوڵ ئێگزامینەیشن تاوەکو ئەو کۆتایانە هیچ ئامێرێکی ئۆتۆماتیکیمان نەبوو کەوا دەستنیشانی پاراسایتەکان بکە یان دەستنیشانی ئەو ئایتمانە بکە ئەو ئارتیفاکتانە بکە کە لە سکوڵ ئێگزامینەیشن ئێمە خۆشبەختانە وەکو تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی لە ماوەی 2 ساڵە توانیتمان ئامێرێک بین کە هاوکار بێت لە بۆ دەستنیشانکردنی ئایتمەکانی ئارتیفاکتەکانی ناو سکوڵ ئێگزامینەیشن. ئەوەی کە گرنگە زۆر جاران ئەو زۆرێک لە تاقیکاران نازانن هەندێک ئایتم لە ستۆڵ هەیە بۆ نمونە کریستاڵ واتە گەیشتون کریستاڵ تەنها لە یورن هەیە بەڵام تەماشا دەکەی هەندێک کریستاڵ لە ئەنجامی شەڕی نێوان مشەخۆرەکان و ئامێری مەناعی مرۆڤ دروست دەبن کە ئەوش گرنگە. زۆر ڕیشاڵ زۆرێک لە ڕیشاڵەکان زۆرێک لە فاتی درۆپ چەوری کە ئەوانش بەتایبەتی لە منداڵان کە ئەو منداڵانێکەوە ناتوانن شیریان جوان حەزم بکرێت کە پێت نەخۆشەکە پێێن لاکتۆز تۆلێرانس واتە بەشی لاکتۆزی ناوشیرەکەیان هەرس ناکرێت ئەوش هەم سکوڵ ئێگزامینەیشن ئەوان دەستنیشان دەکات. پێم وایە ئەو بابەتێکە وەکو برێن ینی هەویرێک و ئاوی زۆر هەڵدەگرێت بەڵام ئەوە بە کورتی بوو کە ئاماژەبەوە بکەین دەبێت پێویستە گایدلاینی تایبەت ڕێنمایی تایبەت بە تاقیکاران بدرێ بۆ خوێندنەوەی سکوڵ ئێگزامینەیشن. سپاس بۆ ئێوە بەڕێز بۆ ئەو دەرفەتە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی